خاوەن پێداویستە تایبەتیەکان لە کەرکووک هاوڕێکی جددیان لێ نەدراوەتەوە. سەرۆک و ئەندامانی خێزانێکی کوردن لە کەرکووک لە کۆی پێنجەندامی خێزانەکەیان چواریان خاوەن پێداویستی تایبەتن، سەرباری قورسی ژیان و گوزەرانیان ئەوان لە چاوەڕوانیەوەدان خێرخوازێک چارەسەر بۆ کێماسی ئەندامانی خێزانەکەیان بکات. بەخێوکردنیان زەحمەتە مەسلەکان زەحمەتە تۆ لەماوەیە هیچ نەبێت دوان سانش لەنێ بە دکتۆر بەری بەردەوام ماگانە لەسەر دکتۆرە گەورەکەم بەردەوام کە بەس کە تۆ عیلاجی پێداوەسە حیسابکەی مانگی بەس 400,000 دەرناچی مەسلە پێ زۆریە، یعنی بەڕاستی هیچ دەکەەوە هەوڵ منێتەوە نە حکوومەتی هێرێم نە دەستگا ڕێکخراوەکە هیچ شێکیان بمان نەکردووە. ناوم لێرەوە حەزەکەم بە دکتۆرە. لەیلا سابر حەزەکەم بم بە شێوەکارێکی دیار. لەنیا ساویرە حەزەکەم بم بە دکتۆر. لارین ساویر حەزەکەم بم بە ئەندازیار. حکوومەتی عێراق و ئیداری کەرکووکیش کەمتەر خەمن لە ئەسخاون پێداویستە تایبەتیەکان لە کەرکووک چالاکوانێکی مەدەنی شارەکە دەڵێت هیچ کاراستانیەک بۆ دۆخی خاوەن پێداویستە تایبەتیەکان لە کەرکووک ناکرێت. خوێندنگا بە هیچ شێوە لەبارنێ بۆ کەسی کەمەندام هیچ خوێندنگا لە شاری کەرکووکە دروست کراوە ڕەچاوی کەمەندامی لێ نەکراوە وە فەرمانگە حکوومیەکان لە دامەزراندنە لە تەنانەت لە زۆر بواری ترا کەسانی کەمەندام فەرامۆش کراون ئەمە ئەواگەینە کە ژینگەکە بە هیچ شێوە لەبار نییە بۆ کەسی کەمەندام بۆیە معاناتەکان ینی ڕۆژ لە دوای ڕۆژ لە زیادبوونایەن و بە هیچ شێوە چارەسەر ناکرێن. حکوومەتی مەرکەزی کە پێویستە لە ڕێگای وەزارەتەکانی بە پێی یاسای سیوەشتی ساڵی 2023 مەهامی ئەرکی وەزارەتەکانی خۆیان چی لەسەریانە جێبەجێکەن بۆ کەسی کەم ئەندام لە بواری تەندروستیە بێ پەروەردەیە بێ خوێندنە بێ هاتوچۆیە بێ بیناسازیە بێ ئەو کەم تەرخیمەکە لەوەیە کە لایەنە پەیوەندیدارەکان ئەو بەرگەمادانەی ناو ئەو یاسای جێبەجێ ناکەن کە لە ئەستۆیانە جێبەجێکەن. بەڕێوەبردنی ژیان لەم سەردەمەدا بۆ کەسانێکی یاسایی کارێکی ساناواسان نییە چ جای بۆ کەمەندامان. چیرۆکی مناڵەکانی سابر عوسمانیش دەیەنێت حکوومەتی هێرێم و خێرخوازان هەڵوەستەیەکی جددی لەسەر بکەن بە تایبەت کە سەرچاوە ژیانیە و خێزانە حەوت کەسیە موچەیەکی کارگوزاریە کە لە پەروەردەی کەرکووک وەری دەگرن لە ڕێو چەلەکیانی کەمەندامان ئەنجامی دەدەن دەیانەوێ بە کۆمەلگا بڵێن سڵ لە قورسی ژیان ناکەنەوە و ژیانێکی شایستەیان دەوێ. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.